بناوی خوای گەورە مهرەبان برای بەڕێزم کاک نێچێڤان بارزانی سەرۆکی یاریمی کوردستان میوان و ئامادەبووانی هێژە بەیانیتان باش و زۆر بەخێر بێن. ئێمە ماوەیەکی زۆرە خۆمان ئامادە کرد بوو بۆ ئەم بۆنەیە کە لە کەشێکی ئارامدا بتوانین ئەم ئەنستیتیوتە ڕابگەینین و هەر بەم بۆنەیەوەش سوپاسی ئامادەبوونتان دەکەم لە ئەوانەی چ لە نەوخۆی کوردستانەوەتون چ ئەوانەی لە دەرەوەی کوردستانیش تەشریفیان هێناوە زۆر بەخێر بێن. بەداخەوە ئەم بەیانیە دیسان جارێکی تر بیستمان کە شاری کۆیێ و زەرگوێز بەر شاڵا و پەلەماری مۆشکەکەکان کەوتون و هەندێک شەهید و برینداریش گەیەندراونەتە خەستەخانەکان. ئێمە لەلایەکی دانایی ئەم دەستدرێژیە و پێشێلکردنی سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان دەکەین. لە هەمان کاتدا تەمەنای چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازین و ئارزوش دەکەین کە شەهیدەکان جێگەیان بەهەشت بێت. جارێکی تر زۆر بەخێر بن. بەڕێزان، بەر لە دەستپێکی وتارەکەم دەمەوێت ئاماژە بەوە بدەن کە ئەمڕۆ یادی 238 ساڵەی دامەزراندنی شاری سلەیمانی خۆشەویست. بەم بۆنەوە پیرۆزبایی خۆمان و خەڵک ببورن. ئەمڕۆ یادی 238 ساڵەی دامەزراندنی شاری سلەیمانی خۆشەویستە. بەم بۆنەیەوە پیرۆزبایی لە خۆمان و خەڵکی سلەیمانی و هەموو کوردستانیان دەکەم. پێگەی شاری سلەیمانی لە مێژووی خەبات و تێکۆشانی گەلەکەماندا بەرچاو و بەرجەستەیە. شاری هەلمەت و قوربانی و پایتەختی ڕۆشنبیریمان شایستەی باشترین خزمەتە. هیوادارین بە هاوکاری دڵسۆزانی گەلەکەمان نیگەرانیەکانی خەڵکی ئەم شارە بڕەوێنینەوە و دوور لە دەستوەردانی حزبی و تاکڕەوی یاسا سەروەر بێت و هەموو بربەستەکان بەلاوە بنین تاکو بتوانین لە ڕووی ئیداری و ئاوەدانی گرنگیەکی زیاتر بە سلەیمانی بدەین کە لە ئاست پێگەی ڕەسەنی ئەم شارە بێت. جارێکی تر پیرۆزە لە هەمومان. بەڕێزان، ئامادەبوونی هێژە، زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵتان بەشدارم لە بوونەیەکی گرنگدا کە ئەویش ڕاگەیاندنی ئەنستیتیوتی داهێنان و نوێگەری کوردستانە کە بە KII ناسراوە. وێڕای ئەوەی بەرهەم و دەستکەوتەکانی ئەم ئەنستیتیوتە یەکێکە لە ئامانجەکانی حکوومەتی یاریمی کوردستان بۆ خودی خۆشم شتێکی زۆر تایبەتە و هەمیشە هەبوونی نەوەندێکی وا ئاواتم بووە. هەمیشە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانم دۆزینەوەی ڕێگە و دەرفەت بووە لە بەردەم بەهرە و تواناکانی هاونیشتیمانیان بە تایبەتی گەنجەکانمان. لە هەموو دیدار و گفتوگۆکانماندا چ لەگەڵ گەنجانی کوردستان بێت یان هاوڵاتیانمان بە گشتی هەمیشە پشتیوانی خۆمان بۆ گەشەپێدانی بەهرە و توانەکانیان دووپات کردوتەوە. ئەو دامەزراوەی ئەمڕۆ ڕایدەگەینین وەرچەرخانێکی گرنگە بە ئاراستەی گەشەپێدانی کۆمەڵگەکەمان. ئەویش دەست بە کاربوونی نەوەندێکە بۆ پەرەپێدانی توانە و بەهرەی گەنجان و پێشخستنی ئابووریمان. ئەو ئەنستیتیوتەی کە ئەمڕۆ دەست بەکار دەبێت شوێنێک دەبێت کە ژیان بە بیرۆکەکان دەبەخشێت و داهێنان تێیدا پەرەدەستێنێت و زانست و زانین تێیدا دەگەشێتەوە و داهێنانیش پاداش دەکرێت. KII دەبێتە ناوەندێکی وا کە لە مێژە بە ئاواتم لە کوردستان بێتەکایەوە و کوردستان ببێتە نیشتیمانێک بۆ زانست و زانیاری. شوێنێک کە باشترین دەرفەت بۆ مرۆڤە زیرەک و هەڵکەوتوەکانمان بڕەخسێنێت. ئەم دامەزراوەیە بە تایبەتی دەرفەتێکی زێڕین لە بەردەم گەنجەکانمان دەکاتەوە. لە ڕووی زەمینە ڕەخساندن و دابینکردنی کەرەستە و پاڵپشتی داراییەوە و هاوکاری بیرۆکەکانیان دەکات و پێشوازی لە هەر کەسێک دەکات کە ئامانجی ئەوە بێت داهێنان بکات.
یان کاتەکانی بۆ توێژینەوە و پەرەپێدانی تەکنۆلۆژیا تەرخان بکات. ئاگادارین کە خەڵکی بەهرەمەندی کورد زۆر جار سوود لە بەهرە و توانەکانیان وەرنەگیراوە و دوجار زیان بە کۆمەڵگەکەمان گەیشتووە. هەروەها دەزانین کە لە ڕابردوودا ژینگەیەکی پێویستمان بۆ زۆرێک لە گەنجەکانمان دروست نەکردووە کە هەموو خەونەکانیان بەدی بێن یان توانای تەواوی خۆیان لە چوارچێوەی وڵاتەکەماندا پەرەی پێ بدەن. بۆیە دامەزراوە ئەکادمی و شوێنی کار لە دەرەوەی وڵات دەرفەتی گەورە و باشتریان پێشکەش کردوون کە لە زۆر حاڵەتدا باشترین بەهرەدارەکانمان نەیانتوانیوە بگەڕێنەوە نیشتیمان کە هەندێک لە هەندێک کاتیشدا نەیانتوانیوە بیرۆکە و پرۆژەکانیان بخەنە کار بۆ خزمەتکردن و بەرەو پێشبردننی کوردستان. لە بریاوە بەهرە و داهێنانەکانیان لە ئەوروپا و شوێنەکانی دیکە گەشەی کردووە و خەڵکی دیکە سوودی لێبینیوە. ئێمە شانازی بە هەر بەهرەمەندێکمان لە ناو ڕەوەندی کوردستان دەکەین کە یەکێکن لە ناو ڕەوەندی کوردستانی دەکەین کە یەکێکن لە کاراترین و بەتواناترین ڕەوەند لە جیهاندا. من هیچ گلەییم لەو کوردانە نییە کە زۆر جار لە ناچاریەوە لەبەر زوڵم و ستەم و شەڕ و گۆشەگیری و جێنوساید و ناخۆشی لە قۆناغێکی ژیاندا ئاوارە و دەربەدەر بوون. بەڵام لێرەدا داوا دەکەم کە کۆچکردن و ئاوارەبوونی بەهرە و توانەکان بۆ دەرەوەی کوردستان کۆتایی پێبێت. پێویستە دەست لە ناو دەست لە ڕێگەی ئەم دامەزرایەوە هەنگاوی گرنگ لە پێناو خزمەتکردنی کوردستان بەهاوێش. من دەمەوێت ئەمڕۆ لەگەڵ ئێوە باسی لایەنێکی گرنگ کەم کە بێگومان ڕۆلی هەبووە لەوەی بەشێک لە خەڵکی ئێمە لە تاراوگە دوودڵ بووە لە گەڕانەوە بۆ نیشتیمان. زۆر جار لە کۆمەڵگەی ئێمە و شوێنی کار و ناوەندە ئەکادیمیەکانمان پێشوازیەکی گەرم لە بیرروبووچوونی ڕەخنەگەرانە و ئاڵوگۆڕی بیرروڕا ناکرێت وەهان نادرێت کە دەبێ ئەمە بگۆڕدرێت. داهێنان لەسەر بنەمای گفتوگۆ و ڕاگۆڕینەوە دەکرێت نەک بە فەرمان و بڕیار. داهێنەرترین شوێنەکانی جیهان ئەو شوێنانە نین کە لەلایەن خۆسەپێنەکانەوە حکومڕانی دەکرێن، بەڵکو لەسەر بنەمای کاری تیمی و بەیەکەوە هەڵکردن و کارکردن لەلایەن بەهرەدارە کارەمەکانەوە دەکرێت. چونکە لەگەڵ زیادبوونی هەر ئەندامێکی تیمەکە بەهای کار و بەرهەمەکە زیاد دەکات. بەهۆی بایەخدان بە سەرمایەی مرۆیە کە دوجار کارامەیی و بیرۆکەکان دەگەنە ئەنجام. بێگومان ئێمەش دەتوانین ئەمە بکەین. گەلەکەمان دەرفەتی ئەوەی بۆ ڕەخساوە کە بە شێوەیەکی بەرفراوان بیر بکاتەوە. ئێمە پشتگیری لەو بیرۆکانە دەکەین کە تەکنۆلۆژیای نوێمان پێدەناسێنن بۆ ئەوەی بتوانین بە خێرایی وەڵامی پێداویستیەکانی خەڵک بدەینەوە و خزمەتیان بکەین. من دەزانم لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەتدا بۆشاییەک هەیە کە لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاریانەوە پێویستە پڕ بکرێتەوە. بۆیە کار دەکەین بۆ ئەوەی ئەم بۆشاییە کەم بکرێتەوە. لە هەمان کاتدا ئێمە کاری داهێنەرانە بەرز دنەرخێنین و پاداشتی دەکەین. ئەمڕۆ هەر هاونیشتیمانیەکی کوردستان بیرۆکەیەکی هەبێت و بیاوێت بیخاتە بازارەکانەوە، ئەوە بەهۆی ئەم ئەنستیتیۆتەوە و بە پاڵپشتی دام و دەستگا پەیوەنددارەکانی حکوومەت لە هەموو کاتێک زیاتر ئاسانکاری دەکرێت و دەرفەتی زیاتر ڕەخساوە و بربەست و ئاستەنگەکان کەم بوونەتەوە. ئێمە پرۆژە یاسای پارێزگاریکردن لە خاوەنداریەتی بیرۆکە و فکریش پێشکەش دەکەین کە زۆر پێویستە بۆ پارێزگاریکردن لە مافی خاوەن بیرۆکە و داهێنەران و بۆ ئەمە بەستەش هەنگاوی کردەی نراوە. بە دیجیتالکردنی خزمەتگوزاریەکان و ژێرخانی ئابووری و زەمینە سازکردن لە بەردەم سیستەمی بانکی تایبەت دەبێتە هۆی زیادبوونی متمانەی خەڵک بە دامەزراوەکانمان و ئاسانکاریش دەکات بۆ هاوبەشە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی پشتیوانی لەم ئەنستیتیۆتە بکەن. خەڵکی کوردستان نامۆ نییە بەداهێنان. لە بیرمە لە سەرەتای نەوەتەکاندا لە هەندێ لە لادێکان بە دانانی جەنەراتۆری بچووک وزەی کارەبایان بە جۆڵەی ئاوی ڕووبار و جۆکەکان بەرهەم دەهێنا. 30 ساڵ بەسەر
دامەزراندنی حکوومەتی هەرێمدا تێپەڕیوە بەڵام هێشتا پێدەویستیەکانمان لە ڕووی دابینکردنی کارەبای 24 کاتژمێری نهاتوتە دی چونکە بەهۆی پێشکەوتنی بوارەکانی جیاجیای ژیان خواست لەسەر وزە ڕۆژ بە ڕۆژ زیادی کردووە ئەمڕۆ لە ئاستی جیهاندا خواست لەسەر وزەی پاک لە زیادبووندایە و ئومێدمان وایە بە هاوکاری داهێنەران و بەرهێنەرانی ناوخۆ و هاوکاری و پاڵپشتی سەرمایە و تەکنۆلۆژیای دەرەکیش بتوانێت لە داهاتوویەکی نزیکدا بەهۆی تەکنۆلۆژیای ژینگە دۆست ڕێژەیەکی بەرچاو لە پێداویستیمان بۆ وزەدابی بکەین و بەو ڕێگەیەش بەشداریەکی کاراتر لە پاراستنی ژینگە و کەشوهەوای گوێی زەوی بکەین. هاوبەشەکانمان لەم تەحەدایە تێدەگەن. لە سەردانەکانی ئەم ساڵم بۆ ئیمارات سەرسام بووم بە وڵاتە بەهێزەی کە لە ماوەی کەمتر لە 50 ساڵ بنیاتنراوە. متمانە بەخۆبوون و وزەی کۆمەڵگا و مۆدێلەکەی مای سەرنج بوو. دەوڵەتە مۆدێرنەکان لە سەرانسەری ناوچە و ئاسیادا بەهۆی دیدێکی هاوبەشەوە بۆ دروستکردنی دەوڵەتێک کە دابینکردنی پێدەویستیەکانی هاوڵاتیانی خۆی لە پێشەنگی داهێنانەکانیدا بێت دەستیان بە پەرەپێدانی وزەی پاک و پێشخستنی دیزاین و زانست و تەکنۆلۆژیا و کولتور کردووە. ئەوانەی زوو دەستیان پێکردووە ئێستا لە پێشەنگی داهێنانی جیهانیدان. من مۆدێلی هاوشێوەم لە سەرانسەری کەنداودا بینیوە و ئەم دەستکەوتانەیان جێگەی دەستخۆشیە. لە کوردستانیشدا هاونیشتیمانیانمان گەورەترین سەرمایەی وڵاتن و ئەمەش دەبێتە پرەنسیپی کارکردن و بەردی بناغەی ئەنستیتیوتی داهێنان و نوێگەری کوردستان. ئامادەبوونی بەڕێز. KII پارکێکی زانستی دروست دەکات. داهێنەران لە ناو ئەو پارکەدا تاقیگە و کارگەی جۆرە و جۆریان لە بەردەست دەبێت تاکو بتوانن بیرۆکەکانیان بخەنە بواری کردەیی و لە بواری جیاجیای زانستی و تەکنۆلۆژیا و پزیشکی و باشترکردنی کواڵەتی ژیاندا بە دووەداچوون بۆ توێژینەکانیان بکەن. هەرەم پارکە دەبێتە شوێنی یەکگرتنەوەی ناوەندی ئەکادمی و زانستە جیاجیەکان. کار و ئامانجە هاوبەشەکانمان لەگەڵ زانکۆکان لەلایەک و ناوەندەکانی توێژینەوە لەلایەکی دیکەوە پەیوەندیەکی باش دروست دەکات بۆ داهێنان و پێشخستنی ژێرخانی زانستی. لە دووە هەنگاودا خاوەن بیرۆکەکان پشتیوانی ئەم دامەزراوەیان دەبێت بۆ تۆمارکردنی داهێنان و بیرۆکەکانیان لە ناوخۆ و دەرەوەی وڵات و ئاسانکاریان بۆ دەکرێت تا خاوەن سەرمایەکان و بەرهێنان لەسەر بیرۆکەکانیان بکەن و داهێنانەکانیان ببێتە سەرچاوەی کار و ژیان بۆ خۆیان و زیادکردنی دەرفەتی کار و پێشخستنی ئابووری وڵات. بێگومان دامەزراوەکانی حکوومەت و تەنانەت کەرتی تایبەتیش دەتوانن لە پرۆسەی چاکسازی و پێشخستنی خزمەتگوزاریەکان لە پرۆسەی چاکسازی و پێشخستنی خزمەتگوزاریەکانیان سوود لە هەموو ئەو داهێنانە وەربگرن کە لە پرۆسەی پاڵپشتیان ئینستیتوتە دەگەنە ئەنجام. لە کۆتاییدا دەمەوێت بە ڕێز و پێزانینەوە ئاماژە بە ڕۆلی داهێنەرانەی ئەو کوردە بەهرەمەندانە بکەم کە چ لە ناوخۆ و چ لە دەرەوە ناسی و من و هاوبەشن لە دیدگەکەمان و باوەریان بە تواناکانی گەلەکەمان هەیە. بە پێی توانە هەوڵمداوە بیان بینم و گویان لێ بگرم. خاوەنکاران، قوتابیان و بزنسمەن و بازرگانان کە ئامادەن گۆڕانکاری لە ناوچەکەماندا بکەن خواست و ئیرادەی ئێمەیان بەهێزتر کردووە و تەنانەت کاریگەریان لەسەر سیاسەتەکانی حکوومەتیشدا هەبووە. هەندێکیان پێشتر سەرمایە و وەبەرهێنانیان لە بەریتانیا و ئەمریکا و ئەوروپا ڕاکێشەوە بۆ ئەوەی یارمەتی دەربن لە پەرەپێدانی بیرۆکەکانیان. ڕۆڵەکانی گەلەکەمان لە دەرەوەی وڵات خەڵاتی بەناوبانگیان لە بواری جیاجیای زانستی وەک فیزیا و بیرکاری و ئەندازیاریدا بەدەستێناوە. هەندێکیان کۆمپانیان لە بواری تەندروستی و خوراک و کەرتەکانی دیکەدا دروست کردووە کە ئێستا بەهاکەی ملیارەها دۆلارە. لەو باوەڕەدام کە ئەم شوێنە دەبێتە شوێنی کۆبوونەوەی عەقلی گەورە کە توانە و کۆشش و ئامانجەکانیاندا تێیدا یەک دەگرنەوە. لەسەر ئەم خاکە هەمومان دەتوانین بوێر بین و خەونی گەورە ببینین. بە هەمومان بەیەکەوە بوەستین بۆ دەستخۆشیکردن لە دەستبەکاربوونی ئەنستیتیوتی داهێنان و نوێگەری کوردستان
کە بەردی بناغەی هەنگاونان بەرەو گەلێکی پرزانیاری و وڵاتێکی بەهێزتر دەبێت. زۆر سوپاس.